چیرۆکەکانی بوومەلەرزەکەی عەفرین و جندرێس چیرۆکی زۆر ناخەژێنی تێدا دەچینە ئەم نەخۆشخانە تایبەتی عەفرین هەڵبەت لێرە ژمارەیەکی زۆر نەخۆشی لەیە کە لە سەرەتای بوومەلەرزەکە بۆ ئێرە داخڵکراون بەشێکیان ئەو منداڵانن کە تەنها خۆیان ڕزگاریان بووە دایک و باوک و سەرجەمەندەمانی خانەوادەکان گیانیان لەدەستداوە لێرە من ئەو چیرۆکانەتان باس دەکەم. قل هو الله أحد. أيوة قل هو الله أحد الله لم يلد ولم يولد. کاژێر لە بوومەلەرزەکەی شەشی شوبات تاریقی تەمەن 3 ساڵۆنی و لە ژێردار و پەردووی باڵەخانەیەکی 5 جندرێس ڕزگار کرا. دایک و باوک و تاقە خوشکەکەی تاریق بەهۆی بوومەلەرزەکەەوە گیانیان لەدەستداوە. ڕۆژە دەستپێکێ مە دەرماندا نەبی مەخواست ڕەوشەویە گشتی باش بکەن دە ڕۆژە دوێمە سێمدا لنگێکیوی بێ باندۆر بوو و ئەم نەچار بوون ji bo rizgarkirina wî lingê wî bibirin. Em niha hewl didin ku lingê wî yê din biparêzin. نحاول نحافظ على الإجر الثاني. شو طارق؟ شو جاب لك اليوم؟ ئەم پیاوە خزمی دووری تاریقە. دەڵێت جگە لە خانەوادەکەی تاریق لە هەمان باڵەخانە 45 کەسی دیکە گیانیان لەدەستداوە. پشتی 48 جمێران me ew rizgar kir. Bavê wî jiyana xwe ji dest daye. Ew zindî maye. Bavê wî Xwedê rehma xwe lê bike. Her wiha dayîk û xwişka wî jî jiyana xwe ji dest dan lê spas bo Xwedê ew nihal nexweşxaneyê. هەفتەیەک زیاترە ئارینا بەتەنها لە نەخۆشخانە ماوەتەوە. ئەویش دایک و باوک و تاقە براکەی لەدەستداوە. هەموو ڕۆژێکیش داوایان دەکا. والله العظيم ولا ما خرابي. إيش خده باشته ما سري حمد ديناري. وحمد إيجيتشي. ورجع زاننا بابا كأنه مرنا. الحمد لله إيش خده. وقد شكر جماعة. أم قد شكر أودكن أماتي خوام قد شكر مشتنانا. ودبرك خوش الحمد لله شو خدره خوش يعني تشنابينا وأريد شو ترونا تەنها لەم نەخۆشخانەی عەفرین 5 منداڵی دیکە هەن کە هاوشێوەی تاریق و ئارینا ئەوانیش دایک و باوکیان لەدەستداوە و بۆ هەمیشە بوومەلەرزەکە بووەتە چیرۆکێکی نەبراوە لە ژیانیان. هۆرڤان ڕەفعەت ڕوودا و عەفرین ڕۆژاوای کوردستان.